لەسەر کەیسی تاوانی ئەنفال و ئەو توێژینەوە لێکۆڵناوانی کە لەسەر کەیسەکە کراوە هەروە هەوڵەکان بۆ با جینۆساید ناساندنی کەیسەکە و هێنانەوەی ڕووفاتی ئەنفال کراوان لەگەڵ کاک شێرزاد حەسەد ڕەسام نووسەر و ڕووناکبیر گفتوگۆ دەکەم کا بەڕێزیان لە ستۆدیۆ لا من ئامادەن. کاک شێرزاد بەخێربێ، سوپاس بۆ ئامادەبوونت. کاک شێرزاد دیارە ئەزانرێت لە دوای 35 ساڵ یاخود با بڵێن لە ماوەی 35 ساڵ ئەگەر کەمتریش بێت توێژینەوە لێکۆڵینەوەکان لەسەر کەیسی ئەنفال بەردەوام لایەن کەس و لایەنە جیاوازەکان ڕێکخراوەکان ئەو کەسانی کە بە دوواداچوون بۆ کەیسەکە ئەکەن وەکو نووسەر بێ یاخود توێژەر بێ یاخود هەر لایەنێکی تر. پێت وایە ئەو لێکۆڵینەوە توێژینەوەی کە کراوە لە ئاست ئەم تاوانە گەورەیەدا بووە یاخود ئەنجامەکە و یاخود دەستکەوتی توێژینەوەکان؟ بەڵێ، سوپاسدانەکەم سەرەتا ڕێز و سڵاو بۆ یادی ئەنفال و سەری ڕێز و نەوازشدا نوێنین بۆ قوربانیان و بێسەر و شوێنانی ئەنفال و کەسوکاری شەیدان بە شێوەیەکی گشتی. بە شێوەیەکی گشتی ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی تردای ڕێژینەوە، ئایا ئێمە لە دوای 35 ساڵ حکوومەتی هەرێم و دەسەڵاتی کوردی لە ئاست ئەو مەرگە ساتە گەورەی ئەنفالدایە، لە ئاست ئەو قوربانیە زۆری ئەنفالدایە؟ بێگومان وەڵامەکەی نەخێرە. بۆ وەڵامەکەی نەخێرە؟ لەو بەیان نامە و لەو داواکاریانی کە سوکاری ئەنفال کراوان لە گەرمیان و لە چەمچەماڵ و لە هەڵەبجە و لە هەموو شوێنەکان وەڵامەکانمان دەسەکەوێت. بەسەر سێتەوە راتوانی قسەکانمان دابش بکەین. یەکەم، ئایا ئەم دەسەڵاتە ئەنفال و مەرگەساتی ئەنفال بەهی خۆی زانێ؟ ئەگەر بەهی خۆی نەزانێت کارەساتەکە لەوە گەورەترە کە وەکو بێگانە سەیری بکات کە ئێستا ئەو هەستە لە تاک بە تاچی کە سوکاری ئەنفال کراوانە دروست بووە کە ئەم دەسەڵات و حکومەتە ئەم کەیسە بە کەیسی خۆی نازانێت چونکە وەکو پێویست ئاوڕێ لە نەداوەتەوە. دووەم، بۆچی ئێمە لە ئەو ئاستی توێژینەوە و لەو ئاستی مەرگەساتیانین هەنگاویشی ترمان بە حیزبایەتیکردنی یادی ئەنفالە؟ ڕێکخراوەکانمان دابش کردو بەسەر حیزبەکانە، پارتی بۆ خۆی ڕێکخراوێک و یەکێتی بۆ خۆی ڕێکخراوێک و ئێستا گۆڕان بۆ خۆی ڕێکخرا و هەروەها یەکگرتو بۆ خۆی ڕێکخراوێک و کۆمەڵ بۆ خۆی ڕێکخراوێت. چۆن سیستەمی پەرلەمانیمان داناوە بە هەمان شێوە کاردانەوەی لەسەر ڕێکخراوەکانی بواری ئەنفال دروست کردووە کە ئەمە کە سوکاری ئەنفالیشی پەرپەرد کردووە، کە ئەمە هیچێکە لە کێشە گەورەکان کە ئێمە بە حیزبایەتی بکەین ئەم کەیسە لە حیزب گەورەترە بەڵکو موڵکی نەتەوە و نیشتیمانێکە. ڕاستە ڕەنگە حیزبێک بۆ حیزبێک جیاواز بێت لە پێدانی مەرگەساتەکە یا سنوورەکە، ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان زۆرترین قوربانی بەرکەوتی بێت لە سنوورەکە بە حکمی ئەوەی زۆرترین خەڵکیە بۆ لەو سنوورەیە. سێم پلان بەڕێوەبردننی لاوازە. هەستەکەین لەم حکوومەتی هەرێمەیە ئێمە لە سێکتەرەکانە زۆر بەڕێوەبردنێکی لاوازمانێت. تەسەورەکەی ترێخان لە پۆلی سێی ناوەندی ئەگەر بچی مەنهەجەکە بخوێنیتەوە بۆ مناڵێکی 15 ساڵان، منهەجەکە باسی کارەساتی ئەنفالت بۆ کا وا بۆت باز ناکە کە تێتەگەیەنێت، بەڵکو بە شێوەیەکی زۆر ڕۆتین زۆر بە 6 دێر باسی مەرگەساتێکی گەوراکات کە کەسوکاری هەمومانی تیا بووە، کە سلێمانی، کە هەولێر، کە دوهۆک، خۆتەزانی لە 8 قۆناغا بووە، هەموو کوردستانی گرتوێتەوە. بەڵێ سێلانی کە باست کرد کەم تەرخەمی حکوومەت بە حیزبیکردنی یادکردنەوەی ئەنفال و هەروەها لاوازی پلانی حکوومەت هەمووی ئەگەڕێتەوە بۆ حکوومەت. بەڵێ ئەگەڕێتەوە بۆ حکوومەت بۆ لەبەر ئەوەی ئێمە وەکوتم بەڕێوەبردنێکی باشمان نییە. باسی جینۆسایدەکەن ئێستا ئەگەر جەنابەت ببینی لە قوربانەکان داوای هێنانی گۆڕە بە کۆمەڵەکانەکەن، تەسەورێکی تا ئێستا ئێمە تیمی زانستی باشمان نییە بۆی گۆڕە بە کۆمەڵەکان هەڵداتەوە. دوای 35 ساڵ گۆڕە بە کۆمەڵەکان لە بەردەم لە ناوچوونیان کاکە 35 ساڵ ژینگا گۆڕێ، خۆتەزانی لە بیابانێکی گەرمان و هەروەها ڕووفاتەکان ترێخان. حەزەکەم مەجای ئەوم بدەیت تەسەورەکەی ئێمە کەیسی DNA سامپڵی لێ وەرگیراوە لە بڵین لە نەجەف کاتێککە سامپڵەکانی لەوە جیازانی بەهۆی شۆرتی کارەباوە ئەو هەموو سامپڵی کە وەرگیرا سووتە تۆبیرکردواتە حکوومەتی هەرێم لەو ئاستەیان نەبوونە. بە وردی باز لەواکە لە ڕووی ئیمکانێت و لە ڕووی زانستیەوە بۆچی هەوڵەکان نەگەیشتە بە ئەنجامێکی باش، بەڵام باس لەوە کرد کە حکوومەت کەم تەرخەموە. ئەگەر حکوومەت کەم تەرخەم نەبووە بەرامبەر بەم کەیسە بەرامبەر بە تاوانی ئەنفال بەرامبەر بەم کەیسەنەتەوەی ئەتواندا لە ڕووی ئیمکانێت و زانستیشەوە کاری بۆ بکرێت. بەڵێ وایە. ئێستا بۆ نمونە ئێمە کاتی خۆی پرۆژێکمان تەقدیم کرد، پێشکەش کرد بۆ وەزارەتی شەیدان لە ڕێڕێکخراوی عەرعەرەوە بۆ ئەوەی یادی ئەنفال ڕێک بخرێتەوە. بۆ نمونە لەسەر ئاستی پەروەردە
پێویستە مناڵان لەو ڕۆژەیە یا لەو چەند ڕۆژەیە لەو هەفتەیە ئەبێ ئەو مەراسیمە تیان بگەێنەوە دووبارە ئەم کەیسە باس کرێتەوە. ئێوە بە باش ێزانە چۆن ڕێک بخرێتەوە چۆن ڕێک بخرێتەوە. یەکەم ئەبێ لەسەر ئاستی وەزارەتەکان ڕێک بخرێتەوە، پەروەردە چی بکات، ئەبێ پلانی بۆ دانرێەوە و ئێمە لە پرۆژەکەی تەقدیممان کردووە، ئەبێ خوێندنی باڵا. هەتا ئێستا توێژینەوە نەکراوە، جیاوازی نەکراوە لە نێوان بۆ نمونە هۆلۆکۆست و ئەنفالە. با توێژینەوەی دکتۆرامە بە کاتی خۆی دکتۆر مارف عومەرگوڵ یەک توێژینەوەی کرد لەسەر جینۆساید لە 1990 تا کاریگەریە بوو لەسەر بڕیاری 680. واتە تۆ ئەبێ توێژینەوە بکەیت. بۆ نمونە جەنابەت خوێندکاری دکتۆرای ئەبێ چەند توێژینەوە بکەین جیاوازی نێوان هۆلۆکۆست و ئەنفال بکەین کە جیاوازیمان کرد جوولەکە پێێزانێ، ئەمریکا پێێزانێ، بەریتانیا پێێزانێ. ئێمە لە ڕووی بەناساندنی جینۆساید ئەگەر ئێمە لەو ئاستەیانە پارێزەری و بەشی قانونمان نەمانتوانی ئەو کەیسە بە جینۆساید بناسن کاکە ئیتیحادی محامینی عالمی هەیە قەیچەکە بەم کەیسە ببرێتە ئەوێ و لەوێ ببرێتە لایەوە. هەر کەسە لەلایەن خۆی توێژینەوەی کرد ڕەنگە توێژینەکان بەنیوەی ما بێت و توێژینەوەکان تێروتەسەل نەبوو بێتن. بۆچی لایەنێک نییە شوێنێک نیە ئەم توێژینەوەانە ڕێک بخات توێژینەوەی تێروتەسەل هەبێت. تەسەورەکەی وەزارەتێکمانەیە بەناوی وەزارەتی شەیدان و ئەنفالکراوان بەداخەوە وەزارەتێکە بەس بە تەنها بۆ ڕێخستنی موچە ئەوش موچەکە بدرێ یا نەدرێ ئەو خەڵکانی لەوێ ئیشەکەن وەکو فەرمانبەر ئیشەکەن من ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە بە واجبی ئەمە واجبێکە واجبێکی سەر شانی معنەویەتی خەڵکەکەی نەک ئەوەی وەکو مۆزەفێک من دەوامم لە سعات 9 دەست پێکات تا سعات 2 وەڕۆ و دوای ئەوە تر حەقم بەسەر کەیسی ئەنفالۆ نەبێ. ئێمە شتەکانمان لەناو چیرۆکایە ترێخان یەکی لە کێشەکانمان تەنها چیرۆکمان هەیە چیرۆکەکانیشمان هەر یەکە بە شێوەیە کە تا ئێستا تەسەورەکەی ئامارێکی گشتگیری جوان نەکراوە بزانین چەند کەیسی ئەنفالمانەیە چەند خێزانی ئەنفالمانەیە کەواتە ئەی بۆ ئامار ناکرێت دوای 35 ساڵ ئێمە بزانین ئەم ژمارەیەمان چەندە و چەند نییە. تەسەورەکەی لە 2004 گۆڕی بە کۆمەڵمان 2 گۆڕمان 2005 گۆڕێکمان هەڵداوەتەوە لە 2003 تۆ سیر ئەم کارەساتەکە ئەو گۆڕانەشی هەڵێ دەینەوە تووشی کارەسات بووینە من وەکو پسپۆڕێک پێتەڵم لەو بوارەیە ئێسک و پروسکەکان تێکەڵەکرێت ناتوانرێ بپارێزرێ دیێنەیەکەی یەشێتر لە کێشەکان ترێخان قوربانیەکان 35 ساڵ کۆچی دواییەکەن ئەی دوای تۆ خۆوەرگرتنی سامپڵ من حەزەکەم بینەران و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانەوە بزانن دوو لاوەرەگری زیندۆکان لەگەڵ قوربانیەکان کە ناوگۆڕ دوایەتە کۆمپایەرەکرێ واتە مقارە ناکرێ ئێتوە تاقانەکانی ئەنفال لە دەست دەی وا وەفاتەکەن و اختیارەکان تەڕوا پیرەمێردەکان تەڕوا ئەی دوایی زۆر گرانە ناسینەوەی ئەم گۆڕە بە کۆمەڵانە ئەمانە هەموو کێشن کە لە بەردەم حەزەکەم زیات ببوورە کاک شەردا حەزەکەم زیاتر لەسەر ئەو باسکە دیارە خوێندکاری دکتۆران ئێوە بڕوانامی ماستەرتانەیە لەسەر دیئێنەی لەسەر ناسی بەڵێم دیارە لە ڕووی زانستیەوە بۆ ناسینەوەی ئەم ڕووفاتانە ئەو ئێسک و پروسکانە پێویست بەمە ئەکات کە لە ڕووی زانستیەوە پشکنی دیئێنەی بۆ بکرێ و ئەمێ زیاتر لەسەر ئەو باسکە لە ڕووی دیئێنەوە هەم حکوومەتی عێراق هەم حکوومەتی هەرێمی کوردستان چۆن هەماهەنگیان هەبووە کە بە شێوەیەکی زانستیانە ئەم ڕووفاتانە بدۆزرێتەوە کاری لەسەر بکرێت بزانێت کە ئەمانە ڕووفاتی ئەنفالکراوەکانن بزانێت کە ئامارەکان چەنن. باش من نمونەیەکت بۆ ئەهێنمەوە ئێمە لە ساڵانی پێشووە کە ڕووفاتەکان دەرکرا سامپلین کرا واتە سامپلەکانە لێ وەرگیرا تامان سامپلینی دوای 35 ساڵ زۆر گرانە چکە بێ لە ئێسک وەرگری وەرگرتنی دیئێنەی لە ئێسکەوەوانەی کە پسپۆڕن لەو بارازانن گرانترە وەک لەوەی لە خوێنەوە وەریگری لە زیندویەکە وەریگری چکە گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئەم سامپڵە وەرگیرا لە نەجەف لە مەیتخانی نەجەف شوێنێکی پێدرا کە پارێزراو تەسەورەکەی دوای ماوەیەک بەهۆی شۆتی کارەباو لە ناوچووە هەتا ئێستا کەس قسە لەسەر عێراق ئەم پشکرینە بە دروستی ئەکرێت ئەنجامی کوردستان ئەکرێت لە سلێمانی ئەکرێت لە کەلار ئەکرێت لە چەمچەماڵ ئەکرێت لە هەڵەبجا ئەکرێت لە ئەنجامەکانیشی دروستن بەڵێ ئەنجامەکانی زۆر جار کەیسی هەڵەبجەمان هەبوو وتراوە کە بەپێی ئەنجامەکەوا بۆ بەڵام دواتر دەرکەوتوکە ئەم پشکرینە بە بیانووی ئەوەی لە کوردستان یاخود عێراق ناکرێت ئەنجامی دروستی ترێخان ئەزانیت ئێمە بێ تیموەرکی بۆ دروستکرێ تیموەرک چییە تیموەرک ئەوەیە کە کۆمەڵە پسپۆر لەو بوارەیە دێن ئیش لەسەرماکەن کە سامپلینەکرێ دوایەوە کە کۆمپایەرەکرێ کە دوایەوەی مقارنەکرێ بە عینەکە تیموەرک واتە ڕەنگە ئێمە لەم تیموەرکە کەسێکی ئەڵمانیمان لەگەڵا بێ ڕەنگە کەسێکی بەریتانیمان لەگەڵا بێ ئەم تیموەرکە کە قەراری لێیە لەسەر ئاستی عالەمی ئەم دواتر قسە هەڵناگرێت چونکە دیئێنەی لە عالەما بە شێوەیەکی گشتی یەکێکە لەو کەیسانەی کە لە ڕووی دادگا و یاساوە قەراری کۆتاییە تا ئێستا باشترین و ورترین تست کە بکرێ بۆ ناسینەوەی ڕووفات و بۆ ناسینەوەی قوربانەکان دیێنەیە ئەمە لە توانادانیە تێچی زۆری هەیە بۆی کە ئەم تیمە بێت کێشەکە تەنها لە تێچوونیە کێشەکە لەوەیە خەمخۆرەکە بۆ نمونە ئێستا کابینی وزاری کە ئەگۆڕێ
ئەمە یەکێکە لە کێشەکانی هەرێمی کوردستان کە کابینەی وەزاری ئەگۆڕێ بە میزاج و بە حەزی ئەو وەزیرەی کە دوای ئەوە دێت وەزارەتە کابرێ بەڕێوە ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ ئێمە بودجەیەک دابنین بۆ قەزەی ئەنفال ئەم بودجەیە چاودێری بکرێ قەیچێکە لە ڕێتیمێکەوە چاودێری بکرێ ئەم بودجێ ئەوە نەبێ ساڵانە بگۆڕێ ئەم بودجێ حەقی نییە بەسەر بودجەی گشتیەوە ئەم بودجێ حەقی بەسەر موچەوە نییە ئەم بودجێ حەقی بەسەر وەزارەتەوە نییە ئەبێ ئەم بودجەیە ئەم پلانە لە ماوەی 10 ساڵ بۆ 15 ساڵە جێبەجێ بکرا ئێستش زووە ئێستش ئەبێ ئێمە دەست پێ بکەین چونکە ئەگەر دەست پێ نەکەین من ئێستا کە جۆ لە بەیاننامی کە سوکاری شەیدان و ئەنفال کراوە نەگرم بەداخەوە جارە شەڵم بەداخەوە هەر داواکاریەکانی ساڵی پێشووە ناین پێشتر کەواتە چییە؟ کەواتە ئێمە ئیش لەسەر داواکاریەکانیانمان نەکردووە کەواتە ئەو داواکاریانە تەنها وەرەقەیە تەنها دەنگی ڕاگەیاندنەکانە کە بڵاوەکرێتەوە ئەجینا ئەمڕۆ 4 15 4 و 16 4 تا ئەگاتەوە 13 4 ساڵی داهاتوو بزانم چیەکرێت لەسەر و داواکاریانە ئەو من و تۆ ئەمڕۆ قسەیەک تەجیلەکەی با بزانین تا ساڵی داهاتوو چی ئەکرێت لەسەر داواکاری کە سوکاری شەیدان و ئەنفال ڕاستە دیارە باس لەوە کرد کە چەند کەسێک پێویست بۆ ئەکاکە تیم هەبێ بۆی کە بدواتان ئەمانە بکرێت پێ دوایە کە کەسانێکە بنکە وەکو هەستێکی نەوتەوایەتی کار بۆ ئەو کەنەوە وەکو بەرژەوەندێکی مادی یاخود بەرژەوەندێکی شخصی کار لەسەر ئەم کەیسە بکرێ خود توێژینەوە لەسەر ئەم بابەتە بکرێت ئەبێ تیمۆرکە بێ ئەم تیمۆرکە ئەبێت لە دەرەوەی وەزارەت و لە دەرەوەی حکوومەت تیمێک دروست کرێ ئەم تیمێکی پسپۆر بێ هەڵسێ پلان دابنێ یەکەم ئەبێ ئمە ئامار بکەین دوو بە GPS شوێنەکان بناسیێ ئێمە پلانێکە نووسیمەتەوە دوای 35 ساڵ ئەم ئەرکە قورس نییە هیچ قورس نییە بۆ ئێمە لە کابینەی پێشووە وەزارەتی چاندانە بە دۆداچوون بکایی نەتیجەی ئەو وەزارەتی دکتۆر محەممەد ئیحسان وان کوە چی لێهات هیچ ئیشمان لەسەر نەکردو کەواتە ئێمە بێ پلان دابنین دوو تاقیگەی مەزبوط تاقیگەی ڕێکوپێک ئەو تیموەرکە لە بەردەستیا بێت تاقیگەی بایلۆجی ئەبێ ئەم تاقیگەیە تاقیگەیەک بێت چەند پسپۆرێک تایە ئیش بکەن و نەتیجەی هەبێ بەداخەوە ئێستا کە سوکاری شەیدان و ئەنفالکراوە نیوەی مناڵانی ئەوانە گەورە بوون ماستەر و دکتۆرایان هێناوە لەو بوارەیە بەڵام ناتوان لە شوێنێک نیە تیا ئیشکەن ئەوە تا داوای دامەزراندنەکەن ئەو تاقیگەیە ئەنجا بێ سامپڵینکەین کە سامپڵیمان کرد جا بێ ستۆری سامپڵکەین ئەنجا بێت سیستەمێکی داتابیسی باشمان هەبێ بۆ ئەو سیستەمە داتابیسە هەموو ئەو زانیاریانی کە لەسەر کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانە من و تۆ بتوانین بە ئاسانی پێی بگەین دواتر ئەنج ئەم گۆڕانی کە هەڵ ئەدرێتەوە بزانین لەگەڵ چیرۆکەکانی کە نووسراوە بزانین لەگەڵ ئەو کە سوکارانە پەیوەندی بە گەرمیانەوەیە پەیوەندی بە دێبنەوە هەیە پەیوەندی بە هەڵەبجەوە هەیە پەیوەندی بە سەمسەماڵەوەیە بێ ئەوە ئێوە ئەزانن کە ئێستا لە کوردستان چەندین زانکۆی گەورە هەیە چەندین زانکۆ هەیە کە لەسەر ئاستێکی زۆر باشە لەسەر ئەستێکی پلەیەکی زۆر باشە و ساڵانە چەندین توێژینەی زانستی لەسەر بابەتە جیهانیەکانە کرێت لەسەر بابەتەکانی دەرەوە نەکتەنە هەرێمی کوردستان ئەم زانکۆیانە لە توانایاندانیە کە توێژینەوە لەسەر بابەتێک لەسەر کەیسێکی کورت بکەن لەسەر کەیسێکی خۆمان هەموو توانەکان تاکە کەسیە بۆ نمونە پسپۆڕێک لە زانکۆی سلێمانی کە جەنابەت خوێنکاری لەوێ ئەو بەحسەی ئەداتێ تەنها کەسە ئەمە ئیشی تیمە ئەوش دێت چیەکە چەند سامپڵێک وەرەگرێ هەر ناتوان لە زانکۆکان تیمێک پێک بهێنێت ئەبێ لە بودجێ ئەوێ ئەکە بودجێ جەپلانی ئەوێ چکە زانکۆ بۆ خۆی ڕاستە مەقسەد مامۆستایەک ئێستا چەندین مامۆستای دڵسۆسەیە کە پەیوەندیان بە منەوە کردووە ئامادە ئیشکەن لە بوارە بابەتی تر توێژینەوەی ترکراوە توێژینەوەی زانستی کراوە تیم پێک هێنراوە بۆچی بۆ ئەم بابەتانە بۆ ئەم بابەتانە لەبەرەوەی ئەگەڕێمەوە بۆ خاڵی یەکەم لەبەرەوەی دەسەڵات لە حکوومەتی هەرێمی کوردستانە کەیسی ئەنفال بە کەیسی 100% خۆی نازانێ یان لە ڕووی ئیداریەوە یا گرنگجی ئەم بابەتە تەسەورەکەی لە محاکمەی ئێمە هەرە و کێشەیەمان نییە ئێمە ئەم کەیسەمان زۆر بچوو کردوێتەوە ئەزانی کەیسی گەورەی ئەنفال بەرامبەر دووجێل دانرابوو لە محکمەیە تەسەورەکەی ئێمە کەیسێکی گەورە کە پەیوەستە بە هەموو کوردستانەوە تەنها بردمانە ئاستی گوندێکی عێراقا هەموو ئەو کەیسە کە سوکاری ئەنفالکراوەمان برد لەوێ بەس تەنها وەکو کەیسی دووجێل سیر بکرێ ئێمە باشتر وایە کەیسەکە گشتگیر بکەین و پارتیکەین بۆ نمونە ئەبێت تیمێکە بێ ئیش لەسەر سێوسێنان بکات تیمێکە بێ ئیش لەسەر گۆپتەپە بکات تیمێکە بێ ئیش لەسەر ئەنفالی سێ بکات ئەنفالی چوار بکە ئەنفالەکانی تر بکە تیپێکە بێ ئیش لەسەر جەلەمۆرد بکە ئەم تیمانە کە هاتن ئاوە پارت کرا و پلانی بۆ دانرا ئەنجامی ئەبێ بەڵام تاوەکو ئەم دقەیە کەسێک نییە بۆیە ئەڵێن غیابی حکومەتی هەرێمەیە لە ئیشەکەیە با بە خۆیادکردنەوە هەر هەواڵ و هەر خوێندنەوەی وتار نییە باشە کاک شێرزاد ئەمە لەبارەی توێژینەوە و گەڕان لەسەر کەیسەکە
گەڕان لەسەر ئامارەکان زانیاری نوێ لەسەر ناساندنی کەیسەکە بە دنیا بەڵام چی لەبارەی ڕۆڵی نووسەر و ڕۆناکبیران لەسەر ئەم تاوانەی کا دەرهەق بە کورت کراوە لە ڕووی مێژوویەوە کە ئەم تاوانە بە زیندوی وەکو مێژوو بهێڵڕێتەوانێت لەبیر نەکرێت لە یاد نەکرێت وەکو وانەیەک بمێنێتوانێت ڕۆڵی ئەوان چی بووە؟ بەڵێ ڕۆڵی ئەوان تەنها جێڕانەوەی چیرۆکە تا ئێستا بەداخەوە تەنها چیرۆکەکانیش بۆ هەرێمی کوردستان و بۆ تاچی کوورد دەجێڕنەوە تا ئێستا ئەوەی هەیە لێرە و لەوێ کەم گۆڕاوە بەسەر زمانەکانی تر تەنها لە دوای نەوەتویەک نزیکەی 70 تن بەڵگەنامەی حزبی بەعس برای ئەمریکا تەنها سیرکە تەنها مەکیە یەکێکە لە ڕووناکبیرە عەرەبەکان ڕۆشتووە لێرە و لەوێ چەند بەڵگەنامەیەک بێنێتەوە لەسەر قەزەی ئەنفال و لەسەر چی ئەوانە ئێمە تا ئێستا نووسەرانمان قسە بۆ دەرەوەی خۆمان ناکە تا ئێستا قسەکان هەر لە ناو خۆی خۆمانایە و چیرۆکەکان من بۆ توی ڕۆڵەکانیان تەنها لە گێڕانەوەی چیرۆکە بوو ئێمە نووسەری گەورەمان هەیە ڕووناکبیری گەورەمان هەیە کە ڕۆڵیان هەبووە لە دکتۆر دڵشاد مستەفا دوو سیناریۆی نووسیوە لەسەر قەزیەکە لە بەحسی دکتۆراکەی لە بەریتانیا تا ئێستا فیلمسازێک دەستی بۆ نەبردو بیکا بە فیلم نیە دەستگایەک بۆ نمونە دەستگاکانی هەرێمی کوردستان کە بودجە لە بەردەستیانەیە دکتۆر دڵشاد مستەفا کەسێکی ناسراوی سەر هەرێمی کوردستانە دوو سیناریۆی نووسیوە لەسەر قەزەی ئەنفال بۆی بکرێ بە فیلمێکی نێودەوڵەتی وەکو تایتانیک وەکو هەر فیلمێکی تر تەنها سید کە ئێمە لە دوای فیلمی ڕیسالەی عەرەبیەوە کە ڕیسالەیەکێکە لەو فیلمانەی کە تاریخی ئیسلام ئەگەرە بینیستە چەندین فیلمی عومەرەیە کە ئەڵێ 500 ملیۆن دلاری بۆ سەرف کراوە ئەمانە بۆ ناکرێ ئەمانە کەسێکی گەورەتری ئەوێ بەکاری هوەری ئەبێ مێژوەکە خۆی ئەبێ مێژوەکە ڕێکخینەوە بزانانی مێژوەکەی من و تۆ نەبێت کارێکی لە توانامان نەبێت کارێکی هوەری بکەین ئێمە کارە هوەریەکانمان ئێستا چی سەڵەکان دەفرنی بەهمەنی خوباتی ئەگەر ببینی من کە باسی فیلمی تایتانیک و ڕسالەت کرد هەرچەنە من لە توانا و لە ئاسی ئەو فیلمە کوردەکان کەم ناکەمانە بە هیچ جارێک بەڵام کە ئەڵم ڕەنگە بتوانامان نەبێت کارێکی هوەری بکەین وەکو کارێکی هوەری جیهانی هەگینا ئێمە زۆر کاری هوەریمان هەیە درامامان هەیە لەسەر ئەنفال شانۆمان هەیە نووسینمان هەیە چەندین کاری هوەریمان هەیە بەڵام ڕەنگە ئەمانە بەس نەبن بۆ ئەوەی کە بەقەبارەتی خۆی پیشانی چیرۆکی زۆر کاریگەرتر لە تایتانیکە لە ناو کوردە چیرۆکی ئاتێلا و فاتێلا هەیە کە باس بکرێ زۆر قورسە دوو بوچێک لە بان لە جەباری بوچێک زاوایەک چاوەڕێی بووکەکە بگاتە دەسی پێش ئەوی بووکەکە بگا لە کاتی دابەزینی بووکەکە تۆپێک لە زاوا ئەدات و تێکەڵە بێ باش نەبات نعلی مناڵەکە نعلە سەوزەکە ئەدا لە زیاتی خەیار بیرکەرەوە ئەمە دەیان و هەزاران چیرۆکمانێ بەڵام ئەم چیرۆکانە من بۆ تۆی باسەکەم تۆ بۆ منی باسەکەی ئێمە لەو ئاستەیانین کە دەستگاکانمان وەزارەتمان حکوومەتمان ئەم جارە شەیڵێمەوە کە بە خەمەوە واڵین حکوومەتەکەمان لەو ئاستەیان نییە ئەجینا کە سوکاری ئەنفال کراوان ئێستا هەست بەواکەن کە کەسێک نییە لایەن لێ بکات ئەجینا بۆ لە دێبنە و بۆ لە شوێنەکانی کە نایڵێ یادی ئەنفال بکاتە بۆ تەسەور ئەەکەی کە سوکارێک ئەم هەموو خەڵکی لە دەستدا بێ ترێت تۆ بیرکەرەوە کە سوکارت بنەماڵت هەموو لە دەستدا بێ حەزنەکە یادیکەیتەوە ناوانە یادەکە حەزەکە بکاتەوە بەڵام هەستەکات قسەکان سواون دووبارن لەبەرەوە ئێمە لە ئەمڕۆوە من ینی لێرەوە لەو کەناڵە بەڕێزەی کورساتەوە ئەم پەیامە ئاراستی حکوومەتەکەم پێویستە تیمۆرگ دروست کرێ لە دوای ئەم هینەوە پێویستە بودجەیەک دیاری بکرێ بۆ قەزەی ئەنفال لە دەرەوەی وەزارەت و لە دەرەوەی شتەکان سێ پێویستە خەڵکی پسپۆر ئەگەر ناتوانین بە هێزی داخلی خۆمان ئەوە بکەین قەیچێکە لە ڕووی یاساییەوە پەیوەندی بە یەکێتی پارێزەرانی جیهانیەوە واکەین با بڕە لە لاهای و لە چۆ کەیسمان بۆ دروست کات و خەریک جینۆسایت بێت پێویستە لەسەر ئاستی گشتی زانکۆ جیهانیەکان بین لەگە پسپۆڕانی خۆمانە دەست بە قەزەی دیئێنەیکەین ئێستا ئێمە تەیمورمان هەیە بۆ نمونە تەیمور لە گۆڕێکا ڕای کردووە لە گۆڕێکان نەزاتی بوو لە گۆڕێکا ڕزگاری بوو ئەم هەموو چیرۆکەمان گوێ لێ بووە لە تەیمورەوە چۆن ئەزانی تەیمور ڕاستەکە چۆن دین ئەم گۆڕە هەڵەدەینەوە مقارنەی دیئێنەیەکەین لەگەڵ خوێنی تەیمورە بەس بە چاودێری زانکۆیەکی عالەمی بێت بیری لێ بکەرەوە کە ڕێک کە سوکارەکەی تەیمور لە گۆڕەکانە دەرچوو کەواتە هەموو چیرۆکەکەی تەیمورە بێتە چیرۆکێکی جیهانی دەیان نووسەر و دەیان قەزێ دێتە پێشەوە بەڵام ئێمە هەتا ئێستا نەجۆ لە تەیمورەگرین نەجۆ لە تاقانەکانەگرین بەداخەوە ئەبێ تەیموریش وەک ئێمە دەستکات بە گریان لە دوای 35 ساڵ هەست بێ باوچی و بێ کە سوکاری بکات ئەم قەزەیە من لێرە دووبارە پلانەکان ئێمە لە نووسینە پێشکەشمان کردووە ئەگەر پێویستی شەیمە هاوکارین خۆبەخشانە لە خزمەت قەزەی ئەنفالاین پلانەکانیان بۆ داڕێژین بۆی حکومەت بە ئەرکی خۆی هەڵسێ چونکە تا ئێستا ئێمە هەست ناکەین
حکومت بەڵێ ڕۆڵی خۆی بینیوە. کاک شێرزاد حەسەن ڕەزا نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆ ئامادەبوونە جایەکتر بەخێر بێت.